زۆر ینی دیاردەی دیکە باس کرایە لە قورئان، بەڵام هۆکارەکەی ئەوەیە ئێمە وەکو پێویست ئاگامان لە قورئان نییە. ئەو حەقایقانە لەلایەن کەسە بێدینەکانەوە کەشف دەکرێن بۆ ئەوەی ئیمان بینن. بەڕای بەڕێستان ئایا مرۆڤ پێویستی بە ئاینێک هەیە؟ زانست بەبێ ئاین بەبێ بەها باڵاکان ماڵوێرانی دروست دەکات. خوای گەورە کە باسی علم دەکات پێشوی باسی ڕەحمەت دەکات. بۆچی دەبێت خوایەکە بێت؟ مولحیدەکان یان با پێیان بڵێن ماتریالیستەکان باوەڕیان بەوە نییە یعنی کە مادە لە هیچەوە دروست بووە. لۆیە لێرە ئەم پرسیارەیان لێ دەکەین یەکەم مادەی گەردوون لە چێوە هاتیە؟ وتی خودای من ئینێرجیە وزەیە. ئایا زانست دژی خوای یان ڕێگەیەکە بۆ ڕوونکردنەوەی کارەکانی خوایە بەڕست پرۆفیسۆر بەڕایەوە؟ دەمەوێت ئێستا زۆر ورتری بکەمەوە بە پرسیارێک بەو پاشخانەی کە هەتانە بەو پاشخانە فکری بزانستی کە هەتانە بەڕێستان بە شخصی چۆن دەڕوانە خودا، چۆن دەڕوانە ژیان. سڵاوی خواتان لێ بێ بینەرانی بەڕێز، زۆر خۆمان بەخۆشحاڵە زانین لە بەشی سێمە گەیشتینەوە بە خزمەتی بەڕێز پرۆفیسۆر دکتۆر عەزیز. زۆر سوپاس بۆ کاتیان. حەز دەکەم بەڕێز پرۆفیسۆر بە کۆمەڵێک پرسیار وەک لە بەشی دووە ئاماژەمان پێکرد بە بابەتی زانست و ئاین دەست پێ بکەین. بەڕای بەڕێستان ئایا مرۆڤ پێویستی بە ئاینێک هەیە؟ بە ناوی خوای بەخشندە و میرەبان، پێشەچی زۆر سوپاس بۆ بەڕێستان بۆی تۆمارکردنی ئەم بەشەی دیمانەکەتان. بەڕاستی ڕۆحی ئەوروپا لەسەر توانای زانست و فەلسەفە دامەزرا بوو. یعنی دەتوانین برین چارەنووسی شارستانیەتی ئەوروپی بەسترا بۆ بە هاوسەنجی نێوان زانست و فەلسەفە. ئێستا کە دەیەوێت فەلسەفە دوور بێختەوە لە ژیانی خۆی، بەڕاستی ئەوەش بەڕای من ینی دەبێت چاوەڕێی مەرجی شارستانیەتەکەی خۆیان بکەن. یعنی ببینینی من چارەنووسی ئەوروپا ئەوەیە کە ئەگەر بەردەوام بن لەسەر وەدەرنانی فەلسەفە و وا بزانن کە پێشکەوتنی زانست و تەکنەلۆجیا جێگای فەلسەفە و ڕوحانیەت پڕ دەکاتەوە، ئەوە زۆر هەڵەن، چونکە بەو کارەیان ناتوانن لە قەیرانەکان دەربچن، ئەو قەیرانانەی کە ئێستا ئەوروپا بەگشتی دووچاری دەبێتەوە. تۆ دەزانی ڕێژەی خۆکوشتن لە وڵاتە پێشکەوتوەکان زۆر زۆر زیاترە لە وڵاتە هەژار و دیندارەکان. خوای گەورە دەفەرمووی الذين يستحبون الحياة الدنيا على الآخرة ويصدون عن سبيل الله ويبغونها عوجا أولئك في ضلال بعيد. يعني أو بالضبط باسي أو بابته، يعني ژیانی دنیا ژیانی مادیەت لەسەر ژیانی ڕوحانیەت و ژیانی صالح بوون بابرین قەیرانێکی زۆر گەورە دروست دەکات. یعنی جگە لەوەی لە ڕێگای زیندووکردنەوەی دەتوانم بڵێم ڕوحی فەلسەفی کە مانە بەزانست دەبەخشێت، ئەوروپا ناتوانێت بەردەوام بێت، ناتوانێت بەردەوام بێت لە دوژمنایەتی لەگەڵ ڕوح، دوژمنایەتی بنەما ئاینیە باڵاکان. یعنی دووبارە هەسانەوەی ئەوروپا پێویستی بە بنەمای ڕوحی و فەلسەفی هەیە کە ئەوەش لە ڕێگای ئاین ڕێزگرتن لە بەها بەرزەکان دەکرێت. چونکە علم
مامۆستای بەڕێز بەبێ زانست بەبێ بابرین بەبێ ئاین ماڵوێرانی لەگەڵدایە، ینی زانست بەبێ ئاین بەبێ بەها باڵاکان ماڵوێرانی دروست دەکات. بۆیە سەیری قورئان بکەیت دائیمەن خوای گەورە کە باسی علم دەکات پێشوی باسی ڕەحمەت دەکات، یعنی دەفەرمووی الرحمن أوزع علم القرآن ودەفەرمووی آتەیناه ڕەحمەة من عندنا أوزع وعلمناه من لدنا علما. کەواتە بەڵێ بگەڕێنەوە بۆ پرسیارەکەی بەڕێزت، بەڵێ ئاین زۆر پێویستە، بەڵکو یەکێکە لە پێداویستیەکانی مرۆڤایەتی، ئەگەرنا یعنی زانست بە تەنها بەبێ ئاین دەبێتە چەکێکی کوشندا. وەکو بینیمان تۆ بۆمبی ئەتۆمی دروست دەکەی، بەڵام کەسە ئیماندارەکە کارەبات بۆ دروست دەکات لە وزەی ناوچی، زۆر جیاوازە. یعنی ئاین سنوورداری ئەخلاقی ئینسانەکان دەکات، ئاین مرۆڤەکان بەرەو پلە باڵاکان دەبا، ئاین مرۆڤەکان دوور دێختەوە لە ئەنانی بوون بەس بۆ خۆبوون. ئاین زۆر زۆر پێویستە، بۆیە خوای گەورە بە درێژایی مرۆڤایەتی ئەو هەموو پێغەمبەرەی ناردووە و ئەو کتێبە ئاسمانیانەی ناردووە بۆ ئەوەی ئاینێکە بێ و مرۆڤەکان پەیڕەوی بکەن. خۆخوای گەورە دەیزانی زانست دەبێتە خۆشگوزەرانی بۆ خەڵک، بەڵام خوای گەورە باشتر دەزانی ئەلا یعلم من خەلق وهو اللطیف الخەبیر. خوای گەورە بەخۆی باشتر دەزانی کە زانست بە تەنها نابتە هۆی خۆشگوزەرانی بۆ ئینسانەکان، بەڵکو پێویستە لایەنی مرۆڤی لایەنی ڕوحی مرۆڤەکانیش تێر بکرێن هەروەکو لایەنی مادی. زۆر باشە بەڕێز پرۆفیسۆر، من وردە کۆمەڵێک لە ڕاستیدا بۆ خۆم لە خودی پرسیارەکانی خۆمە ترسم، چونکە باسی کۆمەڵێک چەمکەکەین بەڕاستی قورسە تێگەیشتن لەیان، بەڵام بە هیوام بە زانستی و دانایی بەڕێزت هەوڵ بدەین بۆ بینەرەکانمان بە سادەتر شی بکەینەوە بەوەی باشتر تێبگەن. پرسیاری دواترم حەزەکەمەوە بپرسم، بۆچی دەبێت خوایەکە بێ؟ بۆچی دەبێت مرۆڤ هەندێک لە جۆرە بیرکردنەوەیەک هەیە بۆچی خودایەک هەبێ؟ با بژینون بۆچی شتێک بپەرسیم بە ناوی خودا، یاخود ئەگەر پرسیارەکەم بەوە ڕێک بخەم بۆچی دەبێت خودایەک هەبێت؟ طبعا ئەو ڕاستیەی یعنی کە خودایەکی دروستکەری گردون هەیە لەگەڵ پەرستەندنی زانست ڕوون بووتەوە، یعنی بۆتە شتێکی حاشا هەڵنەگەر. وەکو ماکس پلانک دامەزرێنەری تیۆری کوانتەم لەگەڵ زۆرێک زانای دیکە ئەم ڕاستیە پشتڕاست دەکەنەوە. بۆ نمونە ماکس پلانک دەڵێت هەر ڕاستیەک هەبێت زانە لە هەموو لەقەکانی زانست ناتوانێ باوەڕ بەبوونی دروستکەری گردون پشتگوێ بخات، یعنی وەکو شتێکی دەتوانین برین حاشا نەگرە. زانست لە سەرەتای سەدەی 20ەمەوە سەلماندی کە گردون سەرەتا و کۆتایی هەیە. ئەموو تێش چەند ینی بەڵگەیەکی لە خۆگرتیە، دیارترینیان بریتە لە فراوانبوونی گردون و بەردەوامی فراوانبوونی بەرەو دەرەوە. ینی تۆ دەزانی پرۆفیسۆر ئیدینگتۆن لەم چارچیوە دەڵێ نمونەی ئەستێرە و گەلە ئەستێرەکان وەکو ئەو نەخشانە وایە کە لەسەر ڕووی باڵۆنێکی لاستیک چاپ کرانە بەردەوام هەڵاساو بەم زۆرە بە هەموو ئاسمان بەڵاو دەبنەوە لە ڕێگەی جوولەی خۆیان و بابرین لە پرۆسەی گردون خۆیان لە یەکتر دوور دەخەنەوە فراوان دەبن. ینی ئەوە لەلایەکی دیکەش دۆزینەوەی تیشتی جێماوی مایکرۆیڤی گردونی و دۆزینەوەی ئەوەی کە ئەستێرە و خۆر و گەلە ئەستێرەکان تیشتی گردونی جوولا و لەگەڵ شەپۆلەکان دەردەکەن بەڵگەی حاشا هەڵنەگرنەوەی کە گردون بەرەو فراوانبوون دەڕوە. و ئەم تیۆریە لەلایەن چەندین زاناوە ینی بابرین ناسێنرا و بە گەورەترین بەڵگەی بوونی دروستکەرێک خودایەک دادەندرێن کە سەبەبی یەکەم پێی دەڵێن، ینی پاڵنەری یەکەم
کە تەقینەوە گەورەکە دروست دەبێت هۆیەک هەبێت بۆ دروستبوونی و دروستکەرێک لە پشتەوەی ئەم وزە زەبەلاحەیە کە لە هیچ شوێنێکەوە دەرنەکەوتووە لە خاڵێک لە ناکاو وزەیەک دێت و تەقینەوە ڕوودەدات. مولحیدەکان یان با پێیان بڵێن ماتریالیستەکان باوەڕیان بەوە نییە یعنی کە مادە لە هیچەوە دروست بووە. لۆیە لێرە ئەم پرسیارەیان لێ دەکەین یەکەم مادەی گەردوون لە چێوە هاتیە، یعنی هۆکاری بوونی چییە، چۆن خۆی بەڕێوە دەبات، یعنی وەکو هەر مرۆڤێک کە بچووکترین ڕێسا و یاسای بیرکردنەوەی لۆژیکی هەبی دەڵێن مادەی گەردوون ینی لە چێوە دێت. جارێک لەگەر سەرپەرشتیاری دکتۆراکەم ینی چۆن دەری مناقەشەی کورتمان کرد، ئەو بە منی گوت تۆ بڕوات بەوە هەیە کە خودایەک هەیە بۆ گەردوون؟ ئەمنیش گوتم بەڵێ بڕوام بۆی هەیە کە خودایەک هەیە بۆ گەردوون. گوتی منیش بڕوام هەیە کە خودایەک هەیە بۆ گەردوون. دڵم خۆش بوو تا حەدێک. گوتی بەڵام خودای من لەگەر خودای تو جیاوازە. گوتم چۆن؟ گوتی خودای من ئینێرجیە وزەیە، بەڵام خودای تو شکلتان دایتێ، دەستان دەرێن دەستی هەیە و چاوی هەیە و گوێی هەیە و دەبینی و دەبیستی و کە ئەنەما مرۆڤێکتان هینایە و گەورەتان کردیە و کردیتانە خودایەک. لە چێ هات ئەو خودایە؟ چۆن هات ئەو خودایە؟ لە چێ دروست بوو ئەو خودایە؟ ئەمنیش پێم گوت بڕوات بەوەی هەیە کە ئینێرجی cannot be created nor destroyed. گوتی بەڵێ بە تاکید بڕوان بەوەی هەیە کە وزە نە دروست دەکرێ و نەدێتەوە بوون، وانیەک لە ناو دەچێ نەنە ناو دەچێ و نەدێتەوە بوون. گوتم ئەو وزە کە ئەتوو ناو لێنایە خوددا، ئێمە شەمان پێناسەمان دایتێ خوددا نەدروست دەکرێ و لە ناو دەچێت، لەم یەلیت وەلەم یولد وەلەم یەکن لەهو کوفوەن ئەحەد. کەواتە لێرە دەتوانین برین یعنی ململانەیەکی بەردەوام هەیە لە بینی کەسە بێبڕواکان و کەسە ئیماندارەکان، یعنی لە بەتایبەتی لە بابەتی مسببی یەکەم، یعنی چ شتێک بووە هۆی دروستبوونی ئەو وزە زەبەلاحە. ئەو وزە زەبەلاحە لە چێ هات؟ چۆن دەکرێت لە ناکاو وزەیەکی زەبەلاح بێت بەبێ هۆ؟ چونکە ئێمە نەمان بینی و نەبوویتە عادەت هیچ شتێک لە خۆ دروست بێت. چۆن دەکرێت وزە لە ناکاو بێتن و تەقینەوەیەک ڕوو بداتن و بەرهەمەکەی ئەو کەونە زیرەکە بێ، ئەوەی کە هاوکینگ ناوی لێنایە، کەونێکی زیرەک کە دەڵێت پێویستی بەخوانیە. بەڵام چۆن کەونێک زیرەک دروست دەبێت ئەگەر بێت و خوایەکی لە پشت نەبێت؟ یعنی بەڕاستی ئەوە جێگای یعنی سەرسوورمانە بۆ من. یعنی بۆیە دەتوانین بڵین سروشت کاوان پێیان وایە دایکی مولحیدەکانە، پەیوەندی بابرین نێوان شتەکان و هۆکارەکان پیشان دەدا، وەسفیان دەکا، بەڵام لە هیچەوە دروستیان دەکات. ئەوە یعنی بەڕاستی شتێکی کودەری گالتە جاڕیە. و ئەو زانە فیزیانەی کە دەڵێن گەردوون دەتوانێت خۆی دروست بکات لەسەر بنەمای یاساکانی فیزیا وەکو هێزی چێشکردن. یعنی ئەوانە نازانم چۆن لەو شتەی تێگەیشتون. ئەسڵەن یاسای هێزی چێشکردن نەدەبوو ئەگەر مادە نەبوایە. واتە بەر لەوەی مادە هەبی و بەر لەوەی یونیڤێرس هەبی گەردوون هەبێت، یاسای چێشکردن نەبووە. یاسای چێشکردن کە نیوتن دایدەنێتن بریتیە لە وەسفکردنی شتێک کە هەیە، کەواتە ناکرێ برێ یاساکانی فیزیای گەردوون بەڕێوە دەبن، چونکە ئەسڵەن یاساکانی فیزیای لە پاش دروستبوونی گەردوون دێن. کەواتە محاڵە بەبێ بوونی خالقێک محاڵە کەونێک دروست بێتن و ئەو کەونە ئەو شێوازە بێ کە بەخۆشیان دەڵێن کەونێکی زیرەکە و بێکەم و کورتیە. یعنی ئەوە تێگەیشتنی منە هەروەکو زانای بەناوبانگ ئەلبرت ئاینشتاین دەڵێتن هەر کەسێک لە بواری زانستی بە باشی کار بکات دەگاتە ئەو قەناعەتەی کە هەموو یاساکانی گەردوون
خاڵقێکی لە پشتە. بەڕێز پرۆفیسۆر بەڵام ئایا بە حکمیەوەی بەڕێز لەناو کۆمەلگای ئایا ئەو پەیامەی کە ئاینەکان داوای ئەەکەن ئەگەر ئەم پرسیارە بپرسم ئایا ئەو پەیامەی کە ئاینەکان داوای ئەەکەن لەو کەسانی کە ینی پابند بن لە مرۆڤەکان ئایا دواکەوتنی هەندێک لە مرۆڤەکان زەرر لە ئاینەکان نادا بە شێوازێک جۆری بیرکردنەوەیان چونکە هەندێک شتەڵن بە ناوی خواوە ڕەنگە کەسانێک بڵێن ئەگەر ئەمە شوان کەوتوانی بن ئاینەکە ڕاست نییە ئاینەکە دواکەوتووە وەکو بەڕۆزت زۆر شتەبینین ئەڵن کۆنە پەرستیە ئایا ئاین بەرپرسیارە بێت لەوەی کە تاکەکانی چۆن بن یان نەبێت تاکەکان خۆیان ڕێک بخەن بە پێی ئاینەکەیان ینی بەڕێزت وەڵامی پرسیارەکە داوا بە تەکیت یعنی ئاین بۆ ئەوەی هاتیە تاکەکان لە قالب بدە نەوەک تاکەکان بێن ئاین لە قالب بدەن ئەمە دووشتی زۆر جیاوازە بەداخەوە وەکو باست کرد تاکەکان بەهۆی تێنەگەیشتنیان دێن پابرین تەفسیری ئاین بە بۆچوونی خۆیان دەکەن وێنەیەکی ناشیرن پیشان دەدەن کە ئەوە بە هەر جیس تەمسیلی ڕووی ڕاستەقینەی ئاین ناکات نەخێر ئاین بریتیە لە پیشاندانی جوانیەکان چونکە خوایەکی زۆر دانا و زانای لە پشتە یعنی مەحاڵە ئاین مرۆڤەکان بەرەو دواکەوتوی ببات مەحاڵە ئاین مرۆڤەکان بەرەو دڕندەیی ببات مەحاڵە ئاین مرۆڤەکان بەرەو دووڕووی و نیفاق ببات ئاین هاتووە دژی ئەوانە ئیش دەکات ئەوەندەی لە قورئان باسی منافقەکان کرایە باسی کافرەکان نەکراوە کەواتە ئاین هاتووە بۆ ئەوەی ئینسانەکان بەرەو ئاستی باڵا بەرز بکاتەوە لە ڕووی ڕۆشنبیری و لە ڕووی ئەخلاقی و لە ڕووی زانستی و لە هەموو ڕووەکانی ژیان ئاین دیتێل بە ئینسانەکان دەرێ بۆ ئەوەی چۆن ژیانی خۆیان وابەستە بکەن بە ئاین و بۆ ئەوەی بە خۆشی و کامەرانی بژین ئاین نەهاتووە بۆ ئەوەی مرۆڤەکان بەرەو پاش بگەڕێنتەوە ئاین بریتە لە بەها باڵاکان ئاین بریتە لە شتە جوانەکان نەخێر بە هیچ ناوعێک ئاین دژی زانست نییە بە پێویستی دەزانم لە دوای ڕوونکردنە جوانانەی بەڕێزت بەڕێز پرۆفیسۆر باگراوندی زانستیت بەکاربێنین وەکو گەنجێک بۆ ئەوەی بپرسم ئایا زانست دژی هەبوونی خوایەکە خۆی زانست یعنی هۆکارە یعنی هۆکارێکە و میکانزمێکی هەیە لە دیاردا سروشتیەکان دەکۆڵێتەوە و پەیوەندی یعنی بابرین لە نێوان هۆکارەکان بەیەکەوە دەبەستێتەوە و ڕوونکردنەوە دەدات و یعنی ئاین ئەم هۆکارانە نایەت بابرین ڕەت کاتەوە ئاینیش بە هەمان شێوە یعنی دەتوانین برین ئاینیش دەتوانین برین لە ڕوویەک لە ڕووەکان بەو کارە هەڵدەستێتن بەڵام وەکو باسمان کرد میکانزمی زانست لەگەر میکانزمی ئاین جیاوازە یعنی بابرین پێگەی ئاین و پێگەی زانست جیاوازە لەگەر یەکتر هیچ کامیان جێگەی هیچ کامیان پڕ ناکاتەوە نە ئاین دەتوانیت بێتن لە شوێنی زانست کار بکات نەزانستیش دەتوانی بێت لە شوێنی ئاین کار بکات ئەوەیە یعنی دەبی زۆر زۆر لەو شتەی ئاگادار بین بەڵام دەتوانین برین هیچ کامیشیان دژی هیچ کامیان نیە نە ئاین دژی زانستە و نەزانستی ڕاستەقینەش دەبی دژی هەبوونی خوایەک بێتن بۆ نمونە ئەوەی کە ئیلحادی هاوچەرخ بەهێز دەکات ئەو ڕۆلە سەرچیە کە بیرکاری لە فیزیای مۆدێرن دەیجێڕێت ینی دەبێتە هۆی سەر لێشاوایی نێوان چەمکە بیرکاری ئەبستراکەکان کە دوورە لە واقع ینی چەمکە بیرکاریەکان هەڵگری معریفەی خۆیانن کە ڕەنگە لە واقعی فیزیا ینی وازح نەبن ئەو چەمکە بیرکاریانە ینی هەموو ئەو شتانەی لە ڕووی بابرین عەقلانیەتەوە ممچینن بە شێوەیەکی واقعی ممچین نین ینی ئەو شتانەی کە بیرکاری پێشبینی دەکاتن ڕەنگە لە واقعدا بەو شێوازە نەبی
بۆ نمونە لە بابەتی ڕاهەندەکان ئێمە ینی لە بابەتی فیزیای تا ڕاهەندی دەیەم دەڕۆین، ینی دەتوانین 11 ڕاهەند باز بکەین، بەڵام بیرکاری پێمان دەڵێت ئینفینیتی ڕاهەندمان هەیە، ژمارەی بێکەوە تا ڕاهەندمان هەیە. لەبەر ئەوەی ئەم سێر لێ شێواویە لە نێوان بیرکاری و فیزیای ئەزمموی، یعنی دەبێتە هۆی ئەوەی کە بابەتی ئیلحاد زۆر زەق بکرێتەوە، یعنی کاتێک کە فیزیا وەڵامی پرسیارە جەوهەریەکانی پێنیە، بابەتی بیرکاریەکە بەرز دەکرێتەوە و زەق دەکرێتەوە بۆ ئەوەی سەر لە خەڵکان بشوێندرێتن. ئەوە زۆر گرنگە، چکە ئێمە بە قوولی ینی دیراسی ئەو بابەتەمان کردی. دەتوانم برێم لایەنگرانی ڕەوتی بێدینی یعنی زۆر مەیلیان هەیە ڕۆلی عەقلی بیرکاری لە فیزیای مۆدرن زیادەڕەوی پێ بکەن. لێ کاتێک لە گەروانە دادەنیشیت شانازی دەکەن بە بابەتە بیرکاریەکان و گەمە بە عەقلی کەسەکان دەکەن، چونکەوان دێن بە هەڵە بەکاری دێنین بە شێوازێکی زۆر ینی بدەی زیرەکانە بۆ ئەوەی ئینکاری دروستکەری گردون بکەن. نمونەت بۆ دەینەوە بۆ ئەوەی قسەکانم بسەلمێنم. زانای فیزیا لۆرنس کراوس کە بە خۆشحالیەوە من لە زانکۆی ئۆڵ دمینیەن ئەو بەڕێزەم بینی، لە کتێبی گردونێک لە هیچەوە باس لە هەڵەی باوەڕبوون بە پوچەلبوونی ڕێزبەندی بێکۆتایی هۆکارەکان دەکات. یعنی باس لەوە دەکات دەرێ ینی ئیماندارەکان دێن دەرێن تۆ لە چێ هاتی، لە دایک و باوکم، دایک و بابت لە چی هاتن، ئیتر دەیگەڕێنەوە تا دەیگەڕنەوە سەر خوایەک. ئەوە یعنی لەوێن دەربەگاڵتە زاری باسی ئەو بابەتە دەکاتن. یعنی ناوی لێدەنێ پاشکەوتنی بێکۆتایی، ناوی لێدەنێ پوچەلبوونی ڕێزبەندی بێکۆتایی هۆکارەکان. کراوس لەو کتێبەی پێمان دەڵێ عەقلی ئێمە ڕەنگە بیرۆکەی بێکۆتایی بە ئاسانی تێنەگا، یعنی کێشە لە عەقلی مەهەیە کامە تێناگەین لە بابەتی بێکۆتا، چکە ئێمە دەرێن ناکرێ مەسەلەن یعنی سەبەبەک نەبێ، سەبەبی یەکەم نەبی، ناکرێت سەبەبەکان بێکۆتا بن. بەڵام ئەو دەرێ کێشەکە لە عەقلی ئێمەیە کە عەقلی ئێمە تەقەبولی بابەتی بێکۆتا ناکە. ڕەنگە ینی مێشکمان نەتوانانی بە ئاسانی لە بێکۆتایی تێبگا، وا دەڵێ هەرچەندە بیرکاری ینی لەلایەن مێشکەوە بەرهەم هێنرایە، بەڵام فیزیا کاتێک کە دەینە سەر بابەتی بێکۆتا، فیزیا بە شتێکی واقعی سیر ناکا بێکۆتایی، فیزیا بە شتێک ینی خەیالی سەیری دەکاتن. لەبەر ئەوەی یعنی بە تەسەوری من کاتێک کە ئەو بابەتانە دەورژێنین ئێمە دەبی زۆر باگراوندێکی عەقلی فەلسەفی باشمان هەبی بۆ ئەوەی لە هیچ کاملۆ پرسیارانە گیر نەخۆین، کاتێک ئەو پرسیارانە دەکرێت بتوانین وەڵامەکی باشمان هەبی بیدەینەوە. من بە دەرفەتێ زانم مادەم ئەوەتان ڕوونکردنەوە لە پرسیار لە دەبارەی پرسیاری ئایا زانست دژی هەبوونی خوایەکە بە پێویستی دەزانم ئێستا پرسیارەکەم بە جۆرە لە جۆرەکان عکس بکەمەوە. ئایا زانست دژی خوای یان ڕێگەیەکە بۆ ڕوونکردنەوەی کارەکانی خوایە بەڕست پرۆفیسۆر بەڕایەوە؟ وەڵامی من بۆ ئەو بابەتەی ینی ئەوەیە کە ینی زانست بە پێچاوانەوە زانست دەبێ هۆکارێک بێ بۆ تێگەیشتن لە کارەکانی خوا. بۆ نمونە خوای گەورە کاتێک گردون دروست دەکات، زانست دێت بابرین تەفسیر دەدات بەو دروستکردنە، ئەو دروستکردنە چۆن بوو، چەند بڕێی و زەمان پێویست بوو بۆ ئەوەی گردون دروست بێ و پلەی گەرمی ساتی یەکەمی گردون چەند بوو، و ئێمە بە خۆشحالیەوە ئێستا دەتوانین ساتەکانی سەرەتای گردون حساب بکەین کە بە پلانک سکێڵ ناسراوە. یعنی ئێمە بە خۆشحالیەوە دەتوان ناقص 44 سێکەند بزانین لە دروستبوونی گردون لەو کاتێک کە هەموو هێزەکان پێکەوە بوون، هێزی چێشکردن و هێزی موگناتیسی و هێزی ناوچی، هەموو هێزەکان یەک هێز بوون. ئەو کاتی دەتوانین تەحدیدکەین زەبت ئەو کاتە چەند بوو، یعنی زەمەنی کاتی گردون، تەمەنی گردون دەتوان سالب
44 سکەند بوو کە ئەو پەناسراو بە پلانک سکێل و دەتوانین لە پلانک سکێلەوە وزەی سەرەتایی کە چەند پێویست بووە بۆ ئەوەی گردون بۆ قۆناغانەدا بڕوە. لە بۆ معلوماتی بەڕێستان مەراحلی گردون قۆناغەکانی گردون دروستبوونی گردون بە فیزیا دەست پێ دەکات بە خۆشحالیەوە و پاشان کیمیا دێت پاشان بایۆلۆژی دێت. ئەگە سەیری قورئانیش بکەین خوای گەورە هەمان شت باز دەکات أولم يرى الذين كفروا أن السماوات والأرض كانتا رتقا ففتقناهما إنزا وجعلنا من الماء كل شيء حي. كواتە مرحلەی فیزیاتەیە پاشان مرحلەی کیمیا دێ پاشان مرحلەی بایۆلۆژی دێ بۆی ڕوونتر بێ بۆ بینەرانمان یعنی یەکەم زار کەون بە بابرین بە مرحلەی ساردبوونەوەدا دەڕوە چکە پلێکی گەرمی زۆر دەتوان 30 کلڤن یان دەتوان 32 کلڤن پلێکی گەرمی بەرز و وزەیەکی بەرز پێویستی بە ساردبوونەوە هەیە تا دەگاتە دروستبوونی بابرین ئەتۆمەکان کە دێتە مەرحلەی کیمیا پاشان دێتە مەرحلەی دروستبوونی بایۆلۆژی. بەهەرحاڵ یعنی مەبەستی من لەوەی ئەوەیە یعنی کە زانست نایەت ئەو زانستەی کاورین زانستی سربەخۆنەك زانستێک کە بەکار بهێنرێت بۆ دژایەتی کردنی دین نایەت لە گومان بخاتە سەر کارەکانی خوای گەورە و پوچەڵکردنی کارەکانی خوای گەورە بەڵکو بە تەسەوری من هاوتەری بە لەگەر کارەکانی خوای گەورە. لە بۆ نمونە خۆر دەتوانین برین ئەو بڕێی کە دوورە لە هەسارەکەمانەوە ئەگەر گۆڕانکاریی کەم تێدا ڕوو بدا بووە ئەوە ژیان لەسەر هەساری بەردەوام نەدەبوو. یعنی زانست سەرڕای پەرسەندن و داهێناریەکەی ناتوانانی بسەرمێنی کە مەسەلەن مانگە دەستکردەکان کە چێشیان چەند گرامێکە بۆ ماوەی زیاتر لە 25 ساڵ لە خولگەدا دەمینێنەوە یعنی بەڵام باسیوەی ناکەن ئەدی گردون چەندین گەلە ئەستێرەی هەڵواسراوی تێدایە کە چەندین زەبەلاح ئیتر لەو کەونەی دەسوڕێنەوە و لە هەریەکە لە خولگەی خۆی دەسوڕێتەوە. زانست دێتن هاوچێشە دادەنێت بۆ ئەم تەنە بچووکانە بەڵام بە هەمان کات دێت ینی بە یاساکانی کیپلەر دەوێت لەو گەلە ئەستێرانەش بکۆڵیتەوە. یعنی هەندێک ئەستێرە هەیە بە ملیۆنان ساڵی ڕووناچی لە زەویەوە دوورە واو تیشکەی کە دەینێرێت تازە دەگاتە زەوی ئەسڵەن ئەوانەیە ئەستێرەکە هەر وجودی نەمابێت. ئەمن دائیمەن ئەو شتە بە قوتابیان دەڵێم ئەو ڕۆژەی کە ئێمە سەیری دەکەین لە ئاسمان دڵت پێی خۆش نەبێ لایف نییە ڕاستەوخۆ نییە ئەوە پێشی 8 دقیقەی شێوازی خۆر بەو شێوازە بوو بەڵام ئێستا خۆر شێوازەشی دیکەی هەیە ئەگە دەتەوێت بزانی شێوازی ئێستای خۆر چۆنە پاشی پاش 8 دقەی دیکە دەزانین چۆنە. پرۆفیسۆری فیزیا پۆل دەیڤس کە لە مێژە کار دەکات لەسەر بەکارهێنانی فیزیا بۆ وەڵامدانەوەی پرسیارە جەوهەریەکان دەڵێتن هەر گۆڕانکاریەک لە خێرایی فراوانبوونی گردون هەرچەندە بچووکیش بێ تەنانەت لە ملیارێک یعنی زۆر کەم بێتن دەبێتە هۆی وێرانبوونی گردون. یعنی ئەمە یعنی چ خوایەکی گەورەی لە پشتە چ شکۆوەندیەکی گەورەی لە پشتە کە خوای گەورە بە خۆشی وا دەفەرمووی وەسەماء بەنەیناها بئەیدین وئینا لەموسیعون. یعنی ئەو فراوانبوونی گردونە پێ ینی ئەندازە و ئەندازیارێکی زۆر گەورەی لە پشتە خوای گەورە بەڕێوەی دەباتن گردون لە خۆ بەڕێوە ناسێت چونکە ئەو ژمارانە وەکو دەڵێ کێشەی زۆر گەورەی دروست کردیە لە بۆ بێدینەکان و بێبڕواکان. ئەو ژمارە وردانە ینی بوویتە نایتمێر واتە کابوسی بێبڕواکان. کاتێک سەیری ئەو ژمارانە دەکەین کە بەو دیقەتە زۆرەیە واگەر لەوەی کەمتر وایان زیاتر بە ژیان بەرداوام نەدەبوو ئیترەوە ڕامان دەشێشیلەوەی کە دەبێت خوایەک لە پشتەوە بێ. لە بۆ نمونەی ئەگەر چڕی مادە لە کاتی تەقینەوەی گەورە کەمتر بواە ئیتر ڕاکێشانی مادە و هێزی چێشکردن بەو شێوە نەدەبوو کە ئێستا ئامادەی بینین. یعنی ڕێژەی هێزی کارۆمەگناتیسی لە گردون
بەرامبەر بە ڕێژەی کێشکردنی ناو گەردوون ئەوانە هەمووی یعنی کۆمەڵە شتێکن مەسەن ئەگەر هێزی چێشکردن کەمێک لاوااستر وایە ئەوە ئەستێرەکان دروست نەدەبوون پلەی گەرمی گەردووندا دەبەزی و ئەو کۆتایی کە بێدەنجێکی تەواو هەیە و ژیانی تێدانە وەگەر هێزی چێشکردنی گەردوون کەمێک زیاتر بواە ئەوە ئەستێرەکان بە خێرایەکی دیکە دروست دەبوون بە خێراییەکی دیکە دەسووتان و بڕێکی زۆر ترسناک و زەلیانەوە دەهات ئەمەش بەهۆی چڕی زۆریانەوە یعنی ئەوانە دەکرێت هەمووی بکرێنە بابەتی لێکۆڵینەوە کاتێک لەو دیاردە گەردونیانە لێکۆڵینەوە دەکەی لە بۆ دڕوون دەبێتەوە کە نەخێر خودایەکی گەورە و بە حکمت لە پشتکردونەوە هەیە. بەڕست پرۆفیسۆر لە هەندێک لە وشەکانت ئاەتێکی پیرۆزی قورئانت بەکارهێنا کە خودای گەورە دەفەرمێت وئینا لەموسیعون لە ڕاستیدا من لە ماوە بەدەداچوونم کرد ئەوەی شەوەیە خەڵاتێکی نۆبڵ هاتووە بەس لەسەر ئەو وشە ئەکسپانشن لە فیزیا فراوانبوونی گەردوون زانایەک سەرماندوێتی بەس گەردوون فراوانە بێ خەڵاتی نۆبڵی وەرگرتووە ئەو پرسیاریەوەی لا دروسە کردم ئایا ئێمە 1400 ساڵە قورئانە خوێنینەوە زۆر جیل تێپەڕی زۆر مفەسیرش تەفسیریان کرد بەس بە شیکارکردنی یەک تۆز دەربارەی ئەم وشە و ئیننا لەموسیعون یعنی خەڵاتێکی نۆبڵ زانستێکی زۆر گەورە کەشفە بوو ئایا پرسیاریۆم لا دروسە بوو ئایا چیتر هەیە ئەگەر شوێن ڕێنمای قورئان بکەوین ئەویشە فەرمێت تەدەبوری تیا بکەین ئەبێت چیتر بدۆزێنرێتەوە بەڕاستی من وەکو خۆم سەرسامم بەخوا بەڵام ئەمەوێت پرسیاری ئەوە بکەم ئەوە زانستی بەڕێزت وڵامی ئەومان بداتەوە بۆ شێوازی ئایا زانست دەمانگەێنێت بەخوا لە کاتێکا زۆر باسی ئەوەمان کرد لە باسی ئیلحاد و ئەمەوێت ئەوە بپرسم ئایا زانست دەمانگەێنێت بە خوددا بەڕای بەڕێزت بەتاکید بەڵێ بەتاکید یعنی زانست دەتوانین برین دژایەتی ئاین ناکات بە هیچ نەوەک بەڵێ ئەوەی کە جەنابەت باست کرد ینی زۆر حەقیقەتی دیکە لە قورئانی باس کرایە بۆ نمونە بابەتی ئەوەی کە بە تینداڵ ئیفێکت ناسرایە ئەمن لە زۆر شوێنی دیکەش باسم کردیا ئەوەی کە ئەپۆلۆی لە بەرگە زەوی هەوای زەوی دەردەچن ئیتر تاریکی دادێت پاش بەرگە هەوای زەوی تاریکی دادێت چونکە ئەو ڕووناچی لە ئاسمان هەیە بەهۆی شکانەوەی تیشتی خۆرە لە ناو بەرگە هەوای زەوی پاش ئەوەی کە بەرگە هەوا زەوی بەزێدێری تاریچیە ئیتر ئەو لە قورئان باس کرایە ولو فتحنا عليهم بابا من السماء فظلوا فيه يعرجون لقالوا إنما سكرت أبصارنا بل نحن قوم مسحورون زۆر ینی دیاردەی دیکە باس کرایە لە قورئان بەڵام هۆکارەکەی ئەوەیە ئێمە وەکو پێویست ئاگامان لە قورئان نییە وەکو پێویست بەو ینی بەو نیەتەی کە بتوانین شتی دیکەی لێ دەربینین سەیری قورئان ناکەین یعنی خوای گەورە دەفەرمووی کتاب أنزلناه إليك مبارك بەڵام ڕوونیشی کردەوە لە بەرچی قورئان مبارەکە دەفەرمووی لیەدەبەروا ئایاتیه ئەو تەدەبوڕی کە بەڕێزت باست کرد زۆر گرنگە بەڕاستی ئێمە دەبی بوەستین ئێمە وەکو کەسانی زانستی دەبی زیاتر لە خەڵکی دیکە لەسەر ئاەتەکان بوەستین بە تایبەتی ئەو ئاەتانەی کە داوامان لێ دەکا أفلم ينظروا إلى السماء فوقهم كيف بنيناها وزيناها وما لها من فروج يعني دفرمي إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار يعني والفلك التي تجري في البحر أوانا هموي آيات وخواي قولا ربطي بيني شتێکی زۆر سەرسوورهێنان دەکاتن ڕەبتی بینی کەسە زانستیەکان و ڕەبتی بینی خواناسین دەکات وەکو پێمان برێت قیمەی زانست بوون قیمەی یعنی دەستکەوتنی زانیاری بریتە لە خواناسی ئەوانەی کە يتفكرون في خلق السماوات والأرض
ئەوان دەرێن ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار. کەواتە ئەوانی کە زۆر ڕوو دەچن لە دین ئەوانە کە زۆر بڕوایان بەخوای هەیە، ئەوانەی کە زۆر ڕوو دەچن لە زانست ئەوانە کە بڕوایان زیاتر بەخوای گەورە هەیە. خوای گەورە بەڕاستی خون باسییان دەکات والراسخون في العلم، وانی کە ڕۆچوونە لە زانست. بۆیە یعنی من دائما ئەو قسە دووبارە دەکەمەوە، لووتکەی زانابوون بریتیە لە بەندایەتی کردنت لە بۆ خوای گەورە. یعنی تۆ چەندە زانابی چەندە زیرەک بی ئەگەر هاتوو بەندایەتی خوای گەورە قبول نەکەی ئەوە بزانە تۆ زانستەکەت تەنها لە ڕووکەشە. يعلمون ظاهرا من الحياة الدنيا، تۆزێک ڕووکەشە لە دنیا وهم عن آخرەتی لەغافلون، بەڵام لە ئاخرەت بێ ئاگان. بگەڕینەوە بۆ پرسیارەکەی بەڕێزت، بە دڵنیاییەوە کۆمەڵێک حقائقی زۆر ورتن لە قورئان، یعنی هێشتا بەڕێی من هێشتا کەشف نەکراینە و هێشتا کاری دەوێت لەسەر بکرێت، بەڵام سنەت و قدرەتی خوای گەورە وا بووە کە بەردەوام ئەو حقائقانە لەلایەن کەسە بێدینەکانەوە کەشف دەکرێن و ئەوەی ئیمان بینن. ئەم جارێک ئەو قسەم بە پرۆفیسۆرێکی ئەڵمانی گوتی تۆ مسلمانیت؟ گوتم بەڵێ مسلمانم. گوتی برادێکم لەگەر بوو لە زانکۆ سووری بوو، باسی هەر حقیقەتێکی علمیمان دەکرد، دەیگوت ئەو شتە لە قورئان باس کرایە. گوتی منیش پێم گوت باشە بۆ کەشفی ناکەن، مادام ئەو هەموو شتە لە قورئانی بۆ بخۆتان کەشفی ناکەن. ئەویش گوتی هیچ وەڵامێکی پێ نەبوو، ینی وەڵامێکی ئەو تۆی پێ نەبوو. گوتی نازانم تۆ چی دەڵێ. ئەمنیش دائیمەن قورئانێک لەناو مۆبایلەکەم هەبوو، مۆبایلەکەم دەرهینا و ئەو ئاەتەم پیشاندا أولم يرى الذين كفروا أن السماوات والأرض كانتا رتقا ففتقناهما وجعلنا من الماء كل شيء حي. قلتم تو برواد بوي هيك يعني كون ببيك بانج دست بيكرديا؟ قلتي بالي بالتأكيد. قلتم برواد بوي هيك قرآن باسي بيك بانج كرديا؟ قلتي مستحيل اشتوابي. قلتم فرموا تمشي قرآني بك ولا هموش جرينكتر أويا كخواي جورا بداياتي آياتكي نارد نافرمي أولم يرى الذين آمنوا، نفرمي أولم يرى الذين كفروا، يعني كأنما بيمان داريت إيمان دار كان إيمانيان بقرآن هيا وإيمانيان بخواي جورا هيا، أجر بلغيزانستي هبيت يان نبت، بلام أو كساني كبي باورن بيوستيان ببلغيزانستي هيا تاوكو إيمان بينا. لو خواي جورا بتعجبه ودفرمي أولم يرى الذين كفروا، آنا بينن أواني ككافرن کە ئێمە چۆن ئاسمانەکان و زەویمان دروست کردیە بەو شێوازەی کە باسمان کرد. بڕوا بکە زۆر متەئەسیر زۆر متەئەسیر بووە ئەو کەلیمەی بەکارهێنا کە ئەوە لە قیمەی بابرین ئیعترافە کە گوتی فێر ئیناف، ینی زۆر معقولە. گوتم خوا گەورە سنەتی وایە ئێوە دەبی ئەو شتەی کەشفکەن بۆی ئیمان بینن. بەڕێز پرۆفیسۆر زۆر سپاس، وشەکان هێندە جوان بوو، بەڕاستی من خۆم لەبیر کردبوو. زۆر دەربارەی زانست دوایین و زانست و خوددا. ئەمەوێت پرسیاری ئەوە بکەم هەر ڕەبت بەم بابەتەوە بکەینەوە، ئاین دژایەتی زانست دەکات؟ مادەم زانست باسمان کرد ئایا زانست دژایەتی ئاین دەکات؟ ئەمەوێت عکسی بکەم، ئایا ئاین دژایەتی زانست دەکات بەڕای بەڕێستە؟ هەر وەک ینی چۆن هەندێک لە بابرین بێدینەکان ینی هەوڵیاندا لە بیرۆکەی ڕوودانی گردون ڕزگاریان بێ، وەکو لەسەرەوە باسمان کرد، هەوڵیاندا گرنگجی نەگۆڕە گردونیەکان و پێویستیان بە دیزاینەر بچوو بکەنەوە، ینی ئەو نەگۆڕانەی کە لە گردوندا هەیە ینی هەوڵیان زۆردا ینی بچووچکەنەوە بە گریمانەی ینی کەوا کۆپیەکی ئێمە کۆپیەچین لە بێ سنووری فرە گردونی و ئێمە بەڕێککەوت لەو گردونە دەرکەوتوین و هەر گردونێکیش نەگۆڕ و یاسای فیزیایی خۆی هەیە و ئەگەر ئەتو ملیۆنەها گردونت هەبی دەکرێت لە ملیۆنەها گردونێک جێگای ژیان بیتە، یعنی ئێستاوان دڵی خۆیان بەوەی وەکو دەڵی دڵی خۆیان بەوەی دەدەنەوە. لۆیە ینی بە تەسەوری بێدینەکان ئەوەیە کە لەناو ئەو هەموو گردونە بێک و تا گردونەی کە ئینفینیتی گردون هەیە
دەکرێت گردونێک وەکو گردونی ئێمە بێتن و مایە ئەوە بیکە ژیان تێدا هەبێتن. ئەوە یعنی ئەو بابرین ئەو لە مناقەشەکانیان زیاتر ئەو بابەتانە دەورژێنن، چکە من زۆر لەگەریان لە دەرەوە تەمان لێرەنا لە کوردستان لە دەرەوە زۆر دانیشتین و مناقەشاتمان کردیە. یعنی مثلەن فرانسیس کۆلینز زانای بەناوبانجی بۆ ماوەیە ینی بۆ ماوەزانیە دەڵێ کە ینی گەورە مولحید ریچارد دۆکینز لە گفتوگویەک دانی بۆی نایە کە بیرۆکەی وردکردنی گردون ینی هەست دەکا کە بیرۆکەی وردکردنی گردون هەیە بە هەمان شێوەیانی دەتوانین برین ستیفن واینبرگ دەڵێت نابێت کەس ئەم دوو خەسەختەی کە تێیدان بەکەم سەر بکە. ینی ئەوانە کودەری نیمچە اعترافەکەن بەوەی کە ئەوانیش لەناو خۆیان کێشەیان هەیە، ینی ئەو قسانەی کە دەیکەن بابرین قسەی فاینال نییە، قسەی کۆتایی نییە. ینی هەر کەسێک پێی وابێ بە تەسەوری من زانستە سروشتیەکان وەکو فیزیا ینی و ئەوانی تر دەکەونە ژێر دەسەڵاتی خۆیانەوە بە من هەڵەیە، ئەنی دووپاتکردنەوەی بوونی خوددا، پێوانەکردنی شتە مادیەکان کەواتە ینی ئەوانە لە کاتێکدا خوا بە خۆی دروستکەری مادەیە، ینی خوا بە خۆی باسی بابرین قۆناغەکانی دروستبوونی ئینسان دەکات کە لە چەند قۆناغی مادی باس دەکاتن. یعنی ناکرێ برین ئاین دژی یاساکانی زانستیان دژی زانست بەگشتی دەوەستێتەوە. بەڕست پرۆفیسۆر بەرمەبنای ئەو باسکردنی کۆمەڵە پرۆفیسۆر و هەر قسەی خۆیان و ئەو مناقەشاتانی کە لە ژیانی بەڕێستانە ڕووی داوە، دەمەوێت ئێستا زۆر ورتری بکەمەوە بە پرسیارێک بەو پاشخانەی کە هەتانە، بەو پاشخانە فکری و زانستی کە هەتانە بەڕێستان بە شخصی چۆن دەڕوان نەخودا، چۆن دەڕوان نە ژیان. وڵاهی ینی بابەتی بابرین ئیلحاد یان برین ئیلحادی هاوچەرخ سوودی وەردەگری لە ناڕوونی لە گۆڕەپانی زانستی، ینی بەتایبەتیش ینی بەداخەوە دەڵێم بەتایبەتی فیزیای کوانتەم، ینی فیزیای کوانتەم و فیزیای ڕێژەی، ینی زانە بێدینەکان چکە ئەوانە بابرین ڕابەرایەتی ئەوانە دەکەن، وەوانی دیکە قسەی ئەوانە دەڵێنەوە، ینی هیچی دیکە نییە. مەسەن چەند منەسیرێکیان هەیە گەورەکانیان، ئیتر ئەوان قسەکان بابرین بڵاو دەکەنەوە، ئەوانی دیکە تەنها قسەکانی وان دووبارە دەکەنەوە. ینی ئەم زانە بێدینانە ئەگەر ینی ئەم وشەیە دروست بێتن پەنا بۆ هەڵبژاردننی معریفەی ناڕەوا دەبن بەداخەوە لە لێکدانەوەیان کە پێکهاتەی بنەڕەتی عەقلانی لەناو دەبات و دژی فەلسەفەن، ینی هەر شتێک بێتە بابەتی میتافیزیک بەگاڵتە زاری سەیری دەکەن. ینی کاتێک کە تو دەچیە ناو بابەتی میتافیزیک و فەلسەفە ئەوان دەرێن وەرەوە ناو بابەتی مادی، ینی دەرمەچوو لە بابەتی مادی، ینی کەنەما ینی حقیقەت تەنها لە بابەتە مادیەکاندا، ینی بە تەواوەتی میتافیزیک کە بابەتێکی زۆر زۆر گرینگە ڕەتی دەکەنەوە. ئیلحاد بەگشتی هەوڵ دەدات ینی ئەو پەنجەرەدا بخات کە لە ڕێگەیەوە سەیری سەروی مادە دەکەین بۆ ئەوەی کە سەیری سەروی مادەمان کرد حتمما بە دوای مسببی یەکەم یان دروستکەری یەکەم دەگەڕین، چکە تووە لەناو مادە بووی ئیتر بیرت لەسەر مادە دەبێت، بەڵام کە دەرچووی لە ناو مادە هاتیە دەرێ لە ناو مادە لە گۆشەنیگایەکی دیکە سەیری مادەت کرد، ئەو پرسیارەی کە مێمێشکت دادێت، یەکەم پرسیار کە مێمێشکت دادێت چێ ئەو مادەی دروست کردیە، چێ ئەو مادەی وا دیزاین کردیە. ینی بۆیە ینی ئەو بابرین ڕەوتەی کە ئێستا ئەوروپا بەڕێوە دەبات، ینی وردە دەیانەوێت وەکو لە باشەکانی پێشتریش باسمان کرد،
وردە وردە دەیانەوێت فەلسەفە یان میتافیزیک بەتایبەتی فەلسفەی عەقلانی لەناو ببەن و ئەوان دێن بە هەموو توانیان ڕەخنە دەگرن لە میتافیزیک و لە فەلسەفە و بەشتێکی بێهودەی سەری دەکەن. ئەتوو بینیوتە ئێستاکە فەیلسوف نەماوە لەسەر ڕووی زەوی، پێشان ئێمە فەیلسوفمان زۆر، بەڵام ئێستا فەیلسوف نەمایە. یعنی فەیلسوف ئەوی برێ فەیلسوفیشم بەگاڵتەزاری سیر دەکرێت، یعنی تەنانەت ڕەوتی پۆست مۆدرنیزمیش کە گیرەکانیان ینی ئاراستەی ئەو هۆکارە دەکرد کە ڕۆژئاوا بەرهەمی هینابوو، ئەوانی شێشتا بەو بابرین بابەتەی دادەڕۆن. لە کاتێکدا میتافیزیک زۆر زۆر گرینگە، جوابی هەندێک لەو پرسیارانە دەداتەوە، بە تایبەتی کە بە دوای مانابوونی مرۆڤ دەگەڕێن دیاردە گردونیە شاراوەیەکان. بۆیە من تێڕوانی من ئەوەیە، ینی تۆتانەگەیە ئەو ئاستەی بابرین میتافیزیکس ناتوانی تێبگەی لە مادە و لە دین و لە پێویستی ئاین. ئەگەر وتەیەک لە خزمەتە دەربارەی بابەتەکە واز دەکەم، ینی لە بابەتەکانە ئەتا لە دێڕەکانی فەلسەفا کاتێکەڵەن فەلسەفا پرسێ بۆچی، لەوێ زانست ئەکتیفە بێ بۆ وەڵامدانەوەی بۆچیەکە. وەکو بەڕێزت ئاگاداری لە کتێبە فیزیایەکاندایە لە ئەوانەی ئیلحادن زانست بەکارهێنن بۆ ڕەتکردنەوەی مێتافیزیک. لە ڕاستیدا زۆرێک هاوڕان لەسەرەوەی کاتێک فیزیا ئەوەستەیە یا زانست ئەوەستەیە ئاین قسەی هەیە، ئاین ئەتوانێت قسە بکەن لە مێتافیزیکا، تۆ ئەتوانی ڕەتیکەیتەوە، بەڵام ئەویان ژیانی خۆتە زۆر کەس هەیە قەناعەتی پێەیە و واز دەکەم ئاینەکان زۆر زۆر خاڵی بەخۆتیانەیە. بەڕست پرۆفیسۆر فەرمێت یعنی زۆر بە ئاسانی با ئێمە من تعسوب نییە دەمارگیرنی بۆ هیچ ئاینێک، بەڵام قسەی هەیە بە دێڕێک وەڵام دەدات و قل هاتوا برهانەکم إن كنتم صادقين تەحەداتەکە. کاتە ئاینەکان بە جۆرە لە جۆرەکان بێمنەتن، بەڵگەکانت بخەرە ڕوو، بەڵگەکانت بخەرە ڕوو بۆ ڕەتکردنەوە بابەتانە. بۆیە زۆر زۆر سپاس بۆ ڕاو ئەو وشە جوانانە. باسی فەلسەفەمان کرد بەڕست پرۆفیسۆر. عادەتی خۆم وایە لەگەڵ هەر پرۆفیسۆرێکی بەڕێزە گفتوگۆکەم لێیانە پرسم بە حکمی ئەوەی کۆمەڵە کەسانێکی ژیر و چۆن بڵێ پڕمەعریفەن و بەڕێزشتان بێگومان یەکێک لەو پرۆفیسۆرانە کە ئێمە لێتانەوە فێرە بووین، لێتانەوە فێریش ئەبین، ئەمەوێ بپرسم فەلسەفەی ژیانتان چییە؟ وەڵا ژیان هەر بەخۆی ینی بەخۆ دەزانی گەشتێکی فێربوونە و گەشەکردنە و پەیوەندی دروستکردنە، پەیوەندی مرۆڤەکان لەگەڵ یەکتر و پەیوەندی مرۆڤەکان لەگەڵ دەوروبەر و پەیوەندی مرۆڤەکان لەگەڵ خالقی دەوروبەر. فەلسەفەی من ینی ڕەگ و ڕیشەی دەتوانم برێم لە بەرانگاربوونەوە و خۆڕاگری و بەدواداچوونی بابرین وەڵامدانەوەی پرسیارە جەوهریەکان دێ. ینی لێت ناشارمەوە من هەمیشە هەوڵ دەدەم پرسیارێک بۆ خۆم دروستکەم، پرسیارێکی قورس بۆ خۆم دروستکەم و ماوەکی باش خەریکی ئەو پرسیارە دەبم هەتا دەگەمە حالەتی بابرین وەڵامیان ساتوریشن. اینجا دێم دەیکەمە بابەتی بابرین سمینار و بابرین قسەکردن لەسەری ئەوە ینی زیاتر دەتوانم برێم فەلسەفەی منە تەحەدای فێربوون، چونکە ژیان دەرفەتێکە بەڕاستی بۆ بەردەوام گەڕان تێگەیشتن، یعنی دەرفەتێکە بۆ گەشەکردن، بۆ پەرە بەخۆدان لە چوارچەوەی پەروەردە و زانست. طبعاً یعنی دەرفەتێکە بۆ بیرکردنەوە و دەرفەتێکە بۆ وەڵامدانەوەی پرسیارە بابنین ڕەسەنەکان. ژیان بە تەسەوری من ینی میکانزمەکی دینامیکیە، بەو مانای پێویستی بە هاوسەنجی هەیە لە نێوان ڕازی بوون. یعنی بۆ نمونەی تۆ پرسیارێک لە من دەکەی،
تۆ دەبی لە ناخەوە ڕازی بی لە وەڵامی پرسیارەکەی من، ئەگەر نا تووشی ئارامی دەرونی نابیت بە وەڵامەکەی من، قەناعەتت بە من نایە دەسی پرسیارەیەکە شکە دەکەی. یعنی ئەوە پێی دەرێن هاوسەنجی و خۆگونجاندن لەگەر گۆڕانکاریەکان، گەیشتن بە سەرچاوە دەتوانم برێم سەرچیەکانی معریفەی، بەشداریکردن لە ئەو شوێنانەی کە بابرین هەست دەکەی کە ئاستی معریفی و فکری و پەروەردەیی تەنانەت ئاینیت بەرز دەبێتەوە. فەلسفەی من بریتە لە خۆڕاگری وەکو باسم کرد لە گەشت بینی. طبعاً ژیان پڕە لە بربەست ومە زۆر ناخۆشیمان بینیوە. ئەگەر ڕخسەت بی ئەو نمونەت بۆ باز بکەم، ینی جارێک گوتم ینی وێ دوو وێنم پیشاندا لە شوێنێک، یەکەچیان کراسێک بوو زۆر لۆچ بوو، هەمووی لۆچ بوو، هەمان براندی ئەو کراسەی بە ئوتی کراوی لە تەنیشتێکم دانابوو، خەڵکەکی زۆر دانیشت بوو لەو هۆڵەی. گوتم چەند کەس دەیەوێ ئەو کراسە لۆچە لەبەر بکاتن دەستی بەرزکە، کەس دەستی بەرز نەکردەوە. ئەدی چەند کەس دەیەوێت کراسە ئوتی کراوەکە لەبەر بکات، هەموو دەستیان بەرز کردەوە. گوتم دەزان ئەوانە هەمان کراسە و هەمان نرخیان هەیە، نرخیان هیچ کەمتر نیە لێکتر، بەڵام ئەو لول درایە و ئەوەیان وتی کرایە. گوتم کاتێک کە مەدەینە سەر ستەیج ڕادەوەستین، یان ئێستا کە ئەوەی دەمان بینی کەسێک قسە دەکا بۆ خەڵک، وا تێنەگا ئێمە لە حازری هاتوین، ئێمە ئەو کراسەین کە ئوتی کراینە، وتیکردنەکەش بریتە لە پرێشەر و گەرمی. ئێمە بە گەرمی و بە زەخت و بەو ینی ناخۆشیانەی ژیان تەحەدای گەورانە وا ڕاوەستاینە و ئێستا لەسەر پێی خۆمان ڕاوەستاین. ئەگەرنا زۆر هەولیاندا لولمان بدەن و ناشیرنمان بکەن و گچکەمان بکەنەوە بچووکمان بکەنەوە، بەڵام تەحەدایەکان و بەرگەی تەحەداکان و زەختەکان و پەستانەکانمان گرت و ئێستا ئەو کراسە ئوتی کراوینە کە لە پێش بەڕێستان و بینەران وەستاینە. بەڕاستی زۆر من چێژم دەبینی بە هیوادارم بینەرەکانمان چێژی زیاتری لێ ببینن بۆ شێوازی کە بەو زمانە سادە لە ئەزمموی پرۆفیسۆرێکی زۆر ئەزیز و خۆشەویست، زانایەکی جیهانی. هیوادارم پەیامەکانت زۆر باشی بەڕوونی گەیشتە بن. بە پێویست ێزانم کۆمەڵێک ینی پرسیار بکەم ئەگەر بە کورتی بەڕێستان وەڵام بنەوە، ڕەنگە هیچ باشەکانی پێشووتر بێ، بەڵام مادەم ئەمە بڵێن پۆدکاستەکە لە خزمەتی وای گۆڕانکاری لە کۆمەلگا بکرێ، حەزەکەم بپرسم ینی گۆڕانکاری پێویست چییە بۆ بەڕێو پێشچوونی سیستەمی خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان؟ ئەگەر بە کورتەیەکیش بێت مەمنوو نەبین. باشە، بەسەرچاو سیستەمی خوێندنی باڵا ینی بەگشتی ینی بۆ پێشکەوتنی کۆمەلگا زۆر گرنگە، بەڵام بەداخەوە لە کۆمەلگای ئێمە ینی کۆمەڵێک دەتوانین برین ڕەخنە و گلەیمان هەیە کە دەکرێت بەو خاڵانە چاک بکرێت. خاڵی یەکەم گرنگجیدان ببورن، گرنگجیدان بە کارەمەیی و بیرکردنەوەی ڕەخنەیی، ینی پێشخستنی توێژینەوە کە هاوتەری بێ لەگەڵ وەکو باسمان کرد پێداویستی کۆمەلگا، پەروەردەکردن و داهێنان و ینی کارجێڕی بەردەوام، ینی دەتوانین برین کەمکردنەوەی بربەستە داراییەکان، پێشکەشکردنی سکۆلەرشیپ، خوێندنی گونجاو، ینی فێربوونی ئۆنلاین، ینی لەگەر زانکۆکانی دەری خۆشەرنی ئێمە هەمومان بچینە دەرەوە، دەتوانین لە ڕێگەی ئۆنلاین چەندین خول پێشکەوتو بەشداری بکەین بۆ ئەوی پێش بکەوین. بە مۆدێرنکردنی شێوازەکانی وانەوتنەوە، ینی تەکنەلۆژیای وەکوی ئای ئەو تاقیکردنەوەی دەرەی ڤێرچوەڵ بەکاربیینی، ینی لەوانە تەقلیدیەکانەوە دەرچین، ڕاهێنان بۆ مامۆستاکان دەکرێت، ینی و
نابێت خوێندکارەکانمان فێری ئەوە بکەین کە تۆ تەنها بیر بکەوە کە بەڕوانامە بەدەستبێنی. نەخێر بڕوانامە تەنها کاغەزێکە و هیچی تر نییە. دەبی بیر لە بەکارهێنانی ئەو بڕوانەمە بکەین لە ژیانی پراکتیکی. یعنی ئەوانە جەختکردنەوە لە مەسەلە ئەخلاقیەکان و بەها بەرزەکان زۆر گرنگە. ینی ڕەفتاری ئەخلاقی مامۆستایان بەرەو ئاستێکی وا بڕوا کە ڕێز بگرن لە یەکتر، ڕێز بگرن لە قوتابی، ڕێز بگرن لە کات، بە پرسیارەتی کۆمەڵایەتی، هاندانی توێژینەوە، دروستکردنی هاوکاری جیهانی بۆ ئەوەی ئاستی مامۆستاکان بگاتە ئاستی توێژەرانی دەرەوە. زۆر باشە بەڕاستی و دەستناختە سەر زۆرترین خاڵانێک کە ئەگەر گۆڕانکاری تیا بکرێ و بەکار بێنرێن بێگومان گۆڕانکاری زۆر گەورە لە کۆمەلگا ڕۆدا. و یەکێک لە پرسیارەکانی ترمان کە واست دەکەم من بیرم چوو بە جۆرە لە جۆرەکان باسی بەرهەمی وەرگێڕا و حەزەکەم بکەین. بە حکمەوەی بەڕێستان پێداچوونەوەتان بۆ کتێبێک کردووە و دەستخۆشیمان هەیە بەڕاستی بۆ کارەکەتان بۆ کاتان. ئایا تا چەند گرنگی بە بەرهەمی وەرگێڕاوی زانستی دراوە لە کوردستان بە بۆ چۆنی ئێوە؟ بەڕاستی ڕۆلی بەرهەمە زانستی وەرگێڕاوەکان ینی لە پەرەپێدانی زانست و زانست و پەروەردە زۆر گرنگە، بە تایبەتی لەو شوێنانەی کە دەستیان بە توێژینەوە و سەرچاوی پێشکەوتوو بە زمانی پابرین ڕەسەنی کوردی سنووردارە. بەڕاستی لە کوردستان چەندین هەوڵدراوە کە بەرهەمە زانستیەکان وەربژێرنە سەر زمانی کوردی، بەڵام ینی زۆر سنووردارە. بەڕاستی دەبێت ینی زەمینەی ئەکادمی ینی بڕەخسێت بۆ ئەوەی بتوانین کتێبە باشەکان، بە تایبەتی ئەو کتێبانەی کە لە قۆناغی زانکۆ دەخوێندرێن، کتێبە سەرەکیەکان وەربژێرنە سەر زمانی کوردی. ئەتو دەزانی ئاستی زانستی قوتابی و خوێندکارە ئێرانیەکان زۆر زیاتر لە ئاستی زانستی قوتابیانی ئێمە. من زۆر ینی لێکۆڵینەوەم کردی لەسەر ئەو بابەتەی و بۆ حەقیقەتە گەیشتم. هۆکاری سەرەکی ئەوەیە کە ئەوان هەر کتێبێک دەردەچێت لە ناوەندە ئەکادمیەکان جیهانیەکان یەکسەر دێن وەری دەجێڕن بۆ زمانی فارسی، ینی پێش چێبڕچێ دەکەن لەسەر وەرگێڕانی کتێبەکان بۆ زمانی فارسی. بۆیە خوێندکارانی زانکۆ هیچ کێشەیەکیانی لە ڕووی کتێب دەتوانن هەر بابەتێک حەزیان لێبی بە زمانی خۆیان، بە زمانی دایک بیخوێنن. ئێمە بەداخەوە وابەستەین بە زمانی دەرەچی، بە تایبەتی زمانی ئینگلیزی و عەرەبی، و جیلی نوێ بەڕاستی زۆر کێشەی هەیە لە زمانی عەرەبی و زمانی ئینگلیزی، تەنانەت زمانی کوردیشیان زۆر باش نییە. بۆیە ئەمە ینی بە پێویست دەزانم و کەلەنێکی زۆر گەورە هەیە لەو مەجالەی پێویستە ئەم کەلەنە پڕ بکرێتەوە. دەبێت حکوومەت پارەچی دیاریکراو بودجەی دیاریکراو تەرخان بکات و هانی ئەو کەسانە بدات کە هەڵدەستن بەو کارە، و دەبێت پەیڕۆ و پرۆگرامی زانکۆ ینی دیاریکراو بێ و هانی زمانی دایک بدرێتن. بەڕاستی ینی ڕاستە ئێمە دەڵێن زمانی ئینگلیزی زمانی جیهانیە و زمانی توێژینەوەیە، بەڵام نابێت زمانی دایک لە بیست بکەین. ئەو زانستانەی کە بە زمانی دایک دەیخوێنەوە، ئەو زانیانەی کە بە زمانی دایک وەری دەگرین، کاریگەریەکەی دەمینێتەوە. و بە تایبەتی بۆ بابرین قوتابیانی خوێندنی بەکەلۆریۆس، ئەوە بەڕاستی پێویستی بە دامەزراندنی سنتەری وەرگێڕان هەیە، ینی دام و دەستگای تایبەت بە وەرگێڕانی بەرهەمە زانستیەکان کە لەلایەن حکوومەتەوە سەرپەرشتی بکرێت. دەبێ کۆڕی زانیاری دابنیشێت، زاراوەی زانستی کوردی پێشکەشمان بکات. بەڕاستی هەندێک
هەندێک زاراوە هەیە تا ئێستا لە کوردی وجودیان نییە، پێویستمان بە زمانی ستاندەرد هەیە. ناکرێ ئەمە بەو شێوازە بین بە هەرامەچی دەست پێ بکەین بە وەرجێڕانی بابەتە زانستیەکان و بەبێ ئەوەی جێ بدەینە بابرین زمان ڕێساکانی زمان، ینی سوود وەربگیرە لە کەسەکانی بابرین شارەزە لە بواری زمانەوانی. ینی هیچ کێشە نابێت کە کەسێکی زانستی کتێبێک وەردەجێڕێتە سەر زمانی کوردی بیداتە بە کەسێکی بابرین خاوەن بڕوانامەچی بەرز لە زمانی کوردی بۆ ئەوەی هەڵە چنینی لە بۆ بکە، بۆ ئەوەی ڕێساکانی لەسەر تەطبیق بکە. ئەوانە بەڕاستی هەمووی ینی کۆمەڵە کارێکن پێویستە حکوومەت بە دەرەجەی یەکەم ینی خەمی لێ بخوات و کەسانی وەکو ئێمەش پێویستە ئەو بابەتانەی کە دەزانین خەڵکانێکی زۆر تامەزرۆین، وەکو بابەتی کوانتەم، وەکو بابەتی تەکنەلۆژیای نانۆ، وەکو بابەتەکانی دیکە، پێویستە ئێمەش دەست پێشخەری بکەین. و خۆم بە خۆشحاڵیەوە دەڵێم دەستم پێ کردووە، ئێستا کتێبەکەم لەبەر دەستدایە، ئینشاءالله خوای گەورە یارمەتیمان بدا بە ناوی کوانتەم بۆ هەمووان، با لێرەوە باسی بکەم و ینی ئیشەکی باشم لەسەر کردیە، بەڵام بە حکمی ئەوەی کە زۆر مەشغولم، زۆر سەرقالم بە توێژینەوە و سەرپەرشتیاری ئەوانە، بەداخەوە دەرفەت نییە بەردەوام ئیشی لەسەر بکەم و بەخۆ دەزانی ئەوەش دانیشتنەک و کارێکی ینی بێ دابڕانی دەوێتن. بگومان بەڕێز پرۆفیسۆر بە هیوای بەردەوامی و وای گەورەکردن ئاسان بکە. مادوو نەبن بەڕێز زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر عەزیز بەرزنجی، زۆر سوپاس بۆ وەڵامدانەی پرسیارەکانمان. وەکو پریزم گروپ بەڕاستی پێزانیمان هەیە بۆ کاتان و زۆر سوپاسی وەڵامدانەوە و بیر و بۆچوونەکانتانەکەین. بە هیواین ئینشاءالله بگاتە ناو کۆمەڵگا و هەر پرسیارێک هەر شتێک کە لە کۆتاییە من نەمتوانی بێت دەست بخەمە سەریان، هەر پرسیارێک هەیە کە نەکرابێ حەز بکەیت لە کۆتاییە باسی بکەی، حەزەکەم بەڕێز بفەرموویت. بەڵێ زۆر سپاسان دەکەم، زۆر خۆشحاڵ بووم بەم چاوپێکەوتنە تێر و تەسەلا، لێتان ناشارمەوە یەکەمین جارە چاوپێکەوتنێکی وا تێر و تەسەل کە لە ماوەی 3 ئەڵقەدا و هیوادارم دڵی کەسمانە ڕەنجاند بێت. ئەوەی ئێمە لێرە باسمان کرد هەمووی لە خەمخۆریە، پێم وایە قسەکانمان ئەگەر بچووکیش بن وەکو کلیلێکی بچووکن دەرگا گەورەکان دەکەنەوە. هیوادارم ڕۆژێکدا بێت لە ڕەخنەکانی ئێمە چارەسەر کرابن و ئێوەش پێویستە بەردەوام بن لە بەسەرکردنەوەی کەس خەمخۆرەکانی وڵاتەکەمان بۆ ئەوەی بیان ناسێنن و قسەکانی ئەوان بگەێنن و بە هیوای سەلامەتی و بەردەوامی و سەرکەوتن بۆ هەموو لایەک. والسلام عليكم ورحمة الله وبركاته. زۆر سوپاس دووبارە بەڕێز پرۆفیسۆر دکتۆر عەزیز بەرزنجی، زۆر خۆشحاڵ بووین دووبارە بە ناوی گەلەوە. من حەزەکەم بڵێم سوپاس بۆ چرکە بە چرکەی ژیانتان کە لە پێناوی زانستە سەرفتان کردووە و ئیستا لە ڕێگەی کۆمەڵی ڤیدیۆ و لە ڕێگەی کۆمەڵێ بەحسەوە ئەتانوێت کۆمەڵگەی کوردی وشار بکەنەوە. ئێمە زۆر پێزانینمان هەیە بۆ هەوڵ و ماندووبوونتان بینەرانی بەڕێز و خۆشەویست، تاوەکو پۆدکاستێکی تر و لەگەڵ پرۆفیسۆرێکی تر لە بوارێکی تر بەخواتان ئەسپێرین. هەر کۆمنتێک هەر پرسیارێکتان هەبوو بە ئازادانە دەتوان بپرسن. ئەوانەی پەیوەندی بە بەڕێز پرۆفیسۆرەوە بێ ئێمە هەوڵدین پێی بگەین تا وەڵام بداتەوە و هەر پێشنیارێکتان هەبوو ئێمە لە خزمەتانان. دووبارە کاتێکی خۆش بەخواتان ئەسپێرم. خۆتان لەگەڵ.